با گوێ لە بەسەرهاتێکی دیکە بگرین لە کۆتاییدا ئافرەتێکی ئاسایی دەبێتە هۆی هیدایەتی چەند کەسێک، دەبێتە هۆی مسلمان بوونی چەندان کەس. لەبەرچی لەبەرەوەی دڵسۆزە و خەمیەتی برام لە پاداشتی هەموو ئەو کەسانەدا بەشدارەکە بەهۆی ئەوەیەوە هیدایەت وەردەگرن. لە مەککە ئافرەتێک هەبوو ناوی ئوم شورەیک بوو. ئەو ئافرەتە خەڵکی مەککە نەبوو، بەڵام کاتێک کە مسلمان دەبێت خەمی دین و سەرخستنی دین و خەمی بانگەوازی خوایی لەبەر دەبێت. ئافرەتێکی دڵسۆز، ئینسانی ئیماندار ئەگەر مسلمان بوو حەقیقەتی بەتەواوەتی وەرگرت بەڕاستی بەخۆیەوە ڕەوا نابینێت، ئیمانەکەی لێی ناگەڕێت، هەر لە ماڵەوە دانیشێ و خەمی دین نەبێ و خەمی هیچ شتێک نەبێت. خەمسار بێ بەرامبەر بە دینەکەی ئیمانەکەی لێی ناگەڕێت. برام ئیمان جوڵێنەرە، بەڵام بەو مەرجەی تەواو بچێتە